دیارە لە سلێمانی کۆڕبەندی ئابووری هەرێم و تورکیا بەڕێوە چوو ئەم کۆڕبەندە چەند ڕۆژێک بەردەوامیە بۆ ئەمڕۆ لە دووهۆک کار لەسەر ئەم کۆڕبەندە دەکرێت. لەم کۆڕبەندەدا باز لە ئاڵوگۆڕی بازرگانی یاخود پرسە بازرگانیەکانی نێوان تورکیا و هەرێمی کوردستان دەکرێت. تایبەت بەم بابەتە شێخ عەتا شێخ محەممەد سەرۆکی لیقی سلێمانی یەکێتی هاوردە و هەناردەکاران لە ستوری بەیانی کورسات نیوز میوانە. زۆر سپاس بۆ ئامادەبوونت شێخ عەتا. بەڵێ دەمەوێت باسێک لەم کۆڕبەندە بکەین. ئەم کۆڕبەندە کاریگەری لە ڕووی بازرگانیەوە لە نێوان تورکیا و هەرێمی کوردستان چی بەجێ دەهێڵێت؟ لە ڕاستیدا هەمەسەرەی هەموو کۆڕبەندێک هەموو سیمینارێک هەموو پێشەنگایەک کە لە هەرێمی کوردستاندا دەکرێتەوانێ دەورێکی گرنگی هەیە بۆ هەرێمی کوردستان لە زۆر ڕۆوە لە ڕووی بازرگانیەوە دەوری هەیە کە ئەو کۆمپانیانەی کە لێنە هەرێمی کوردستان و ئەو خاوەن کارگانە یەکەم ئاشنا ئەبن بە هەرێمی کوردستان کە هەرێمی کوردستان مەسەلە منتیقەیەکی ئامینە منتیقەیە کە مەجالی ئەوەی هەیە ئیشی تیا بکرێ بۆیە ئەوە بەلا ئێمە زۆر گرنگە بۆیە ئێمە دایمە بانگهێشتی ئەو کۆمپانیا و ڕێکخراوە ناکەین کە بێنە هەرێمی کوردستانەوانێ لێرە کار بکەن و زروفی هەرێمی کوردستان ببینن و بتوانن لێرە کارگە و کارخانەدا بمەزرێن. ئێمە بەردەوام کارمان لەسەر کردووە و کاریشی لەسەر ئەەکەین بۆیە ئەمە زۆر گرنگە کە ئەوان دێنە ئێرە هەم چاویان بە هەرێمی کوردستانەکەوێ وەکو باسمان کرد هەم سیرەکەن مەجالێکی زۆری تیا بۆ ئیشکردن لەبەرەوە خۆیان ئاماداکەن بۆی کارگە و کۆمپانیەکانیان بێن لە هەرێمی کوردستان کار بکەن. بەڵێ تەورەکانی ناو کۆڕبەندەکە چی بوون؟ یەکەم باسی ئەوە بووکەوە ئەو مەسەلە بازرگانەکانی ئێمە لەگەڵ ئەواندا بنیشن و بزانن ئەوان چیان پێ و ئەوانەی ئێمە چیان ئەوێ پیتۆبیە ئەمە یەکەمین ئەوە بووکەوە مەسەلە دانیشتن یان ئەم دانیشت نەکراوە دوای ئەوەش مەسەلە هەر بازرگانێک هەر خاوەن کارگەیەکی کە هاتووە هەرێمی کوردستانەوانێ لەو ڕێکخراوە کە نزیکەی 22 خاوەن کارخانە و کۆمپانیا بوون هاتبوون ئەمانە هەموو یەکەیە کە هات مەسەلە باسی کاڵاکانی خۆیان کرد باسی ئیشەکانی خۆیان کرد بۆ تاجیرەکانی ئێمە بۆ هەولەکارانی ئێمە ڕوونیان کردەوە کە هەر یەکە چ وارێکا ئیشەکات ئەمە دەورێکی گرنگی هەبوو بۆ چونکە هەر یەکە ئەوەی کە ئەو مەجاالەی هەبوو لەو بازرگانانی ئێمە ئەچوو لەگەڵ ئەوەدا ئەنیش کە باسی ئیشەکەی خۆی کاکە لەگەڵ ئیشەکەی ئەمە وەکو یەکن و بۆ ئەوەی تاسی بکەن چۆن پەیوەندی بکەن و زیاتر هەوڵ بدەنکەوە کاریان لەگەڵا بکەن. بەڵێ دیارە ئەم کۆڕبەندە لە هەولێر لە سلێمانی واربها لە دووهۆکیش بەڕێوە دەچێت و ئەمڕۆ لە دووهۆک کۆڕبەندەکە بەڕێوە دەچێت. ئامانج لەم کۆڕبەندە کە لە سێ ناوچەی جیاوازە خو لە سێ پارێزگی جیاوازی هەرێمی کوردستان کاری لەسەر کراوە مەبەستیدا چی بوو؟ خۆی مەبەستی ئەوەیە مەسەلە بۆ ئەوەی هەرسێ پارێزگاکە ببینن بزانن چۆنە چەند مەجای ئیشی تایە چۆن ئیش بکەن و ئەمە یەکەم ناساندنی ئەو کۆمەڵە کۆمپانیا و خاوەن کارگەیە بە هەرێمی کوردستان بە شارەکانی هەرێمی کوردستان بەوەی بزانن تا چەند توانیان هەیە تا چەند پێشکەوت و هەرێمی کوردستان بۆ ئەوە یعنی خۆی لە ڕوویەکی شەوانێ ئێمە وان پیشان ئێن کە ئێمە مەجای زۆرمان هەیە کە ئێمە لە ناحی کشت و کار لە ناحیەوە توانایشی زۆرمان هەیە ئەو کۆمپانیایی کە لە باری کشت و کاڵ ئیشیان نەکرد یعنی زۆر ڕازی بوون لەوەی کە مەجالێکی زۆر هەیە لە هەرێمی کوردستان بۆیە ئێمە یەکەم ئەبێ هەرێمی کوردستان ئاشناکەین بە دنیای دەرەوە ئیتر بە تورکیا بێ بە ئەوروپا بێ چونکە ئەوان بەڕاستی کە کاتێک قساکەن ئەمەن عێراق کە عێراقیش وەزعی عێراق شلۆقە ینی عێراق ئەوەنە ینی استقرالی تیانە کە باسی عێراقەکەن وازان هەرێمی کوردستان ژوای بۆ ئێمە زۆر جار هەڵمان داوە ئەم کۆمپانیانە ئەم خاوەن کارگانە بێن بۆ ئەوی بزانن هەرێمی کوردستان لەگەڵ عێراق فەرقی هەیە لە ناحیەی ئەمنیەوە. بەڵێ بابەتێکی دیکە ئەوەی کە کۆمپانیا تورکیەکان لەگەڵ بازرگانانی ناوخۆی هەرێمی کوردستان قسە گفتووە کراوە هەوڵ دراوە لەم کۆڕبەندەدا لەم دیدارەدا بە پێی پێویستیەکانی هەرێمی کوردستان کۆمپانیەکان لە هەرێمدا بوونیان هەبێ بە تایبەتی کۆمپانیەکانی تورکیا؟ بەڵێ خۆی ئێمە کارمان لەسەر ئەوە کردو و باسمان کردە بۆیان کەوا مەجال هەیە لە هەرێمی کوردستانە بەڵام یەک موشکیلە هەیە ئێمە لە هەرێمی کوردستانە بۆ خاوەن کارگە کاری باگرانە ئەمە کاریشی وای کردووە بەڕاستی کۆمەڵێ لە بازرگانەکانی ئێمە بڕۆن لە ناوەڕاست و خواروی عێراق کارگەدان بزانن چونکە لێ وحدەیەکی بە 100 دینارە لێرە بە 150 و 550 یعنی ئێمە زۆر جار باسمان کردووە لەگەڵ لێپرساوان دانیشتن قسەمان لەسەر کردووە ئەمانە زەرەرە بە هەرێمی کوردستان زەرەرە بەوەی کەوا خەڵکی ئێمە ناچارە
مەسەلە بڕوا لە شوێنێکشکە کار بکە بۆیە ئەوە ینی ئێمە ئەگەر بێت و مەسەل حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەو کۆمپانیانێ بۆ ئەو کارگانی کە دێنە هەرێمی کوردستانەوە مەسلەی دابینکردنی ئەرز و مەسلەی کارەبا ئەمانیان هەموو بۆ جێبەجێ بکە بەتەعشی دیێن چونکە باوەڕیان بەوە هەیە کە لە هەرێمی کوردستانە مەجای ئیشکردن هەیە. بەڵێ ئێستاگەر ئامارێک لەبەردەستا بێت لە هەرێمی کوردستاندا ئەو کۆمپانیا تورکیانی کە لە هەرێمی کوردستان کار دەکەن ئامارەکان چیمان پێ دەڵێن؟ وڵی ئەمە ینی ئامار کۆمپانیای زۆرمان لە هەرێمی هەیە لە هەرێمی کوردستانە کە لە تورکیا یەکەم وڵاتە کە ئێمە کاری زیاتر لەگەڵاکەین مەسلەی بازرگانی مەسلەی هاوردە کە بۆ هەرێمی کوردستان هەمووی مەسەلە بۆ نمونەمە لە ساڵی 2022 حدودی 12 میلیارد دلار کاری بازرگانی کراوە لەگەڵ تورکیایە لەبەر ئەوە ینی زیاتر ئەوان کاڵاکەشیان کوالیتیان باشە و هەروەها لەگەڵ ئەوەشە ینی ئاسانکاری ئەەکەن بۆ هین حتا لە کاتی ڕفراندۆمیشە ئەوان ڕێگان نەگرت ڕێگان دەرگیان کردوانێ و هەموو کاڵا پێی وەسێ هاتە هەرێمی کوردستانەوانێ بۆیە بازرگانەکانی ئێمە زیاتر لەگەڵ ئەوان کارەکەن. بەڵێ لە دیدارەکەدا جەخت کرایە سەر سنووردارکردنی کۆمپانیەکان لە هەرێمی کوردستان چکە ڕەنگە لەگەڵ ئەوەی دیوێکی ئابووری پیشان دەدات ڕەنگە لە هەمان کاتیشدا ئەگەر بێت و کۆمپانیای زۆری بیانی یاخود تورکیە هەر کۆمپانیایەکی دیکە کە غێری کۆمپانیای ناوخۆی هەرێمی کوردستان بێ ئەمە کاریگەری لەسەر وەبەرهێنانی ناوخۆی هەرێمی کوردستان بەجێ بێڵێ لەم دیۆ سەرنج تیشک خراوەتە سەر بابەتەکان. بەڵێ مەسەر ئەگەر ئەو بێت مەسەر لێرە ئەو کۆمپانیا ئەو کارگەدا بمەدێنێ هەلی کار بۆ خەڵکی ئێمە دروست ئەبێ بۆ نەقڵ مەسەلەی نەقڵی ئەو کەلوپەلانە هاتنی هێنانی ئەمانە هەمووی بۆ هەرێمی کوردستان دەوری خۆی هەیە ئەوە شتێک نییە کە بڵێیت ئەوان هێنا چونکە ئەوەی کە دروستیش ئەەکەن مەسەلە ئەینێرنە دەرەوە پارەکەی جاریشکە هەریێتەوە ناو هەرێمی کوردستان. کەواتە لە دیدارەکەدا تیشخراوەتە سەرەوەی کە هەر کۆمپانیایەکی تورکی یەتە هەرێمی کوردستان کۆمپانیایەک دادنێت پێویستە دەستی هێلیکارەکەی با بڵین هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێ نەک ستافەکە بە تەواوەتی تورکی بێ. ئێمە قسەمان لەگەڵا کردو باسی ئەوەشمان لەگەڵا کردوون پێمان وتون هەر کۆمپانیایە کە دێتە هەرێمی کوردستانەوانێ پێویستە ینی کۆمەڵێک لە خەڵکی هەرێمی کوردستان کار بکات لەگەڵیانە مەعەدە ئەوانە نەبێت ئەوان خەڵکی مەسەلە ئەوەیان هەیە کە لە بوارەکەی خۆیانە زۆر بەتوانان ڕەنگە ئەو توانایە لە ئەوانەی ئێمە نەبێت چونکە نەیان بینیوە بۆیە ئەوان خوان پێویستیان بە کۆمەڵێک کارمەند هەیە کە کارمەند کە شارەزا بن لە کارەکەی خۆیانە ئەوانە مەجبورن بێنن بەڵام وەکو خەڵکی تر و وەکو بەردەست ئەبێ مەسەلە لە هەرێمی کوردستان کار بکەن لەگەڵیان. بەڵێ کاک شێخ عەتا هەڵبەتە پرسێکەیە تایبەتە بە هاوردەکردن وەک دەزانی لە هەرێمی کوردستان با بڵین زۆرینەی و کاڵانەی کە یاخود بەشێک لەو کاڵانی بەکاردێنرێت لە ڕێگەی هاوردەکردن لە وڵاتانی دراوسێەوە بەکاردێنرێت هەوڵ دراوە ئەم بابەتە پێچەوانە بکرێتەوە یاخود بەلایانی کەمەوە کار بکرێت لەسەر بەرمێنانی ناوخۆی بۆ ئەوەی هاوردەکەم بکرێتەوە. خۆی لە ڕاستیدا ئێمە زۆر هەڵمانداوە زۆر تەرجیعی هاوردەکارانمان کردو لە جاتی ئەوەی کاڵە هاوردەکەن بێن مەسەلە خۆیان کارگە و کارخانەدا بمەزێن و خۆیان هەلی کار بۆ خەڵکەکانی خۆمان دروستکەن بەڵام ئەوەی کە وای کردووە وەکو باسمان کرد مەسەلەی گرانی کارەبایە کە ئەوە تەسیرێکی زۆریە مەسەلەی زەریبە زەریبی مەعامل زەریبەی کۆمپانیانی بەڕاستی کارێکی وای کردووە کە خەڵکی چۆن پاشە فکشە پێ کردووە لە ئیشەکانیان یعنی مەسەلەی زەریبە ینی تەنگی بە بازرگانان و هاوردەکاران هەڵچنیوە. باشە هەوڵەکان بۆ چارەسەرکردنی ئەم گرفتانە تا ئێسش بەردەوامی هەیە؟ بەردەوامی هەیە بەردەوامی ئێمە قسەوان لەگەڵ دەسەڵاتدار کردووە لەگەڵ مەسەلە بەسەراحەت مدیری کۆمپانیاکان مدیری زەریبەکان ئەڵێ ئێمە پێمان وتون ئەبێ داهاتمان ئەوەنگە بۆ پیاکەن پیاوان پێوتون ینی ئیتر ئەو داهاتە چیە ئەبێ لە چێ بسەنێ لە بازرگانی بسەنێ ڕەنگە ئەمەش کە بەڕاستی زەرەرە بۆ هەرێمی کوردستان زۆر کەس ینی من بەتەئکید دەڵێم زۆر کەس کۆمپانیەکانیان داخستووە بازیانیانە لەبەر ئەوەی مەسەلەی زەریبە و ئەمانە ینی تەسیرێکی زۆری کردووە لە بازرگانانی ئێمە. بەڵێ لە هەرێمی کوردستان ئەو کەلوپەل و پێداویستیانەی کە هەناردەی وڵاتانی بیانی دەکرێت بڵێ بە ڕێژەیەکی زۆرە یاخود بە دیاریکراوی ئەو بابەتانی کە هەرێمی کوردستان
خۆی بەرهەمی دەهێنێت و کردارەکە پێچوانە بۆ تۆ لە برێوی هاوردەی بکە خۆی هەناردەی دەکات. وڵی ئەوەی کە ئێمە هەمان بێشتەکە زۆر ئەتوانم بڵێم ڕەنگە لە 4 پسێ بۆ 4 ئێمە ئینمان هەبێت هەناردەمان هەبێت لەوە ئەسێ ئاوی سلێمانی کاگی ئاوی سلێمانی مەسەلا بۆ زۆر وڵاتانی دەرەوەچی حتا لە بەریتانیا ئێمە بینیمانە ئاوی سلێمانیان داناوە یعنی کارێرەوە هەناردە کراوە بۆ ئەوێ مەسەلا هەنارمان هەبوو ئەوە کە چەند ساڵ ئێمە هەنارێنین وەرا ئەم ساڵ کەمتر بووە لەو ئەم ساڵ بەشێکی زۆر هەناردەکرا بۆ دوبەی و بۆ وڵاتانی دەرەوە بەڵام مشکلەکەی ئێمە ئەوەیە کە ئەو چونکە ئەوەندەمانی ئەگەر هاتوو مەسەلا ئێمە هەناردەیەکەین کە هەناردەکرا مەسەلا ئێستا خەڵک گلەی لەسەر ئێوە هەنارداکەن هەنار لێرە کەمە بێ ئەمانە سعرەکە دێ مەسابی عنی ئەوەندە نییە کە بەشی ئەوە بکە ناوخۆ و دەرەوە ئێمە هەوڵ دێن چونکە بەڕاستی هەناری هەڵەبجە هەناری هەرێمی کوردستان ینی زۆر بەتامە و زۆر ئەوان معجبن پێی. بەڵێ دیارە ئەم دیدارە با بڵین پەیوەندیەکی دروست کردووە لە نێوان بازرگانانی تورکیا و بازرگانانی هەرێمی کوردستان لەم ڕێگەیەوە کە بازرگانانی تورکیا بتوانن کۆمپانیەکانیان بەپێی پێویستی هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان هەبێت ئەم بابەتە پێچەوانە نەبوویەوە کە لینکێ دروست بێت هەوڵ بدرێت بازرگانەکانی هەرێمی کوردستانیش لە ڕێگەی ئەو بازرگانانی کە لە تورکیاوە لە دیدارەکە پێی ئاشنابوون لە تورکیاوە بەرهێنان بکەن. والله حەزەکەن ئەوانەی ئێمەش حەزەکەن وەڕەنگە هەش بێت بەڵام ناتوان بە تەحدید پێم بەڵام هەمانەکە کۆمپانیای هەیە لە کارگەی داناوە لە تورکیا مەسەلە لە ئێران لەماندایان ناوە بەڵام عەدەدێکی کەمە بەڵام ئەوە زەرەرە بۆ ئێمە چونکەوە لای خۆمان کارکا باشە چونکە ئەگەر لەوێ ئیشکە هیچ ئیسفادەی بۆ خەڵکەکە ئێمە نابێت. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ شێخ ئاتا شێخ محەممەد سەرۆکی لقی سلێمانی یەکێتی هاوردە و هەناردەکاران دووبارە سپاس بۆ بەڕێستان کە میوانی بەیانی خۆش بێت دەستخۆش بە خێراتی.